ئەو کەسێکەوە خۆی گەورە نان و خوانێکی پێبەخشی، ئەو کەسێک کە خۆی گەورە پلە و پۆستێکی پێبەخشی، ڕۆژێک تۆ هیچ نەبووی بیر لە دوێنێت بکەوە ئەمڕۆ با سایە و سێبەرت بۆ خەڵکانی دەوروبەرت بێ، ئەمڕۆ با سایە و سێبەرت بۆ گەل و میلەتەکەت بێ. هەر کەسێک گەیشتە پلە و پۆستێک، هەر کەسێک گەیشتە پاروەنان و سەروەت و سامانێک، سایە و سێبەری بۆ کەس نەبوو، بۆ کەس نەبوو، مەبەستمەوەیە بۆ کەس نەبوو، قەت بە باڵایە هەڵمەڵێ، قەت خۆت مەکە بە کۆیلەی، قەت بە قوربانی مەبە، قەت شوێن دەستی ماج مەکە، قەت دەنگی پێ مەدە، کوڕە قیامەتی خۆت بە قوربانی کەس مەکە. ئەمە ئامۆژگاری مەلاکانی ئێمەیە. ئێمە شاعیرێکی گەورەمان هەبووە، مفتی پێنجوێنی لە کتێبەکانی مەکتەبیشە هەموو مناڵان خوێندویانە. ئەم مامۆستا ئاینیە گەورە، مامۆستای پێنجوێنی، مفتی پێنجوێنی لە ساڵی 1952 دا وەفاتی کردووە. شعرێکی زۆر جوانی هەیە، زۆر جاڕەن بێ بیسپێتان یادتان یادی خۆم و ئێوەی دەخەمەوە. گەورەیەک بۆ کەس نەبێ سێبەری، دەڵێ گەورەیەک بۆ کەس نەبێ سێبەری. زۆر کەس ئەو شعرە مامۆستای ئاینیش لە مزگەوت تابووم پار کە دوور خرابوومەوە، مامۆستای خوێندیەوە گەورەیەک بۆ من نەبێ سێبەری. ناوەڵا وای نەوتووە، ئەوە وجدانی مەلای ئێمە نییە. ئەفەرمێ گەورەیەک بۆ کەس نەبێ سێبەری. زۆر جار ئەو کار بەدەستە حکومڕانیەکەی ڕەم بێتۆ هیچ سودمەند نەبی، بەڵام من هەر خۆم نابینم. ئەگەر خوا دەکا هاوڵاتیەکانم سودمەند دەبن، ئەوە هەر منم. ئەوە دینە. مەلای ئێمە ئاوا دینی وەرگرت و ئاوا فێری خەڵکی کردووە. گەورەیەک بۆ من نا، بۆ کەس نەبێ سێبەری. ئەمە خراپە. باوەڕتان هەبێ من موچەخۆر نیم، نەک تەعین نەبووم لەو ئەو قافەی کە ئێستا ئەوامان لێ دەکا. موچەکەی خۆم لە 2016 و بەدەستی خۆم بڕیوە. ئەوە هەموو کتابەکانیان تەماشایکەن، چونکە پێم حەرام بووە بەس لەسەر وتاری هەینی و ئامۆژگاری ڕەمەزانان و هێندێک کاروباری کەم موچەی ئەو قاف وەرگرم. بەڵام وەڵڵاهی ئەلحەمدولله وا خەریکە دەرگایەکی ڕەحمەت لەو خەڵکە دەکرێتەوە. ئیتر هەرچیەک بێت لانی کەمەکەی تۆزە خەڵک دڵخۆش دەبێ. موچەی مانجی 5 ئینشاءڵڵا لەم ڕۆژانە تەوزیع بووە، یان تەوزیع دەبێ کەم وتارە تۆماردەکەم هێشتا خەڵکی چی وەرنەگرتووە. وەڵڵاهی وەم زانیوە ئەو معاش و موچەیە هەمووی دێتە گیرفانی منەوە. وەڵڵاهی لە ڕوونکردنەوەکەشە بەڕێزان بۆ مێژوو وتومە و قسەی بەخوا ناو ناخمەوە هی ئیعلام و ڕاگەیاندن نییە. وەڵڵاهی خۆزگە ژیانی ئەو خەڵکە فەقیر و هەژارەی کە چاوم بە فرمێسکە بۆیان کاکە ژیانی ئەوان خۆشکەن 10 جاری تر من لەسەر مینبەر لادەن. خۆزە و فەقیر و هەژارە موچەی لە کاتی خۆی وەردەگرێ، مستحقاتی لە کاتی خۆی وەردەگرێ. بەشی بەم وڵاتەوەیە، بەشی ئەو بدە و نانی من ببڕە. کاکە بەشی ئەو بدە، کوڕی فەقیر دامەزرێنەوە من لەسەر مینبەر لادا. من حد